سڵاتان لەبێت ئەوم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی شەممە سەرەتا سەربێڕی گرنگترین هەواڵەکان. درێژێ دروشم نووسینی لاوانی شۆڕژگەری کوردستان و ئێران بۆ پشتیوانی لە ئارمیتا، پشتیوانی دایکی ژینا ئەمینی لە نەرگز محەممەدی چالاکوانی مافی مرۆڤ، برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری سەرشی و دەست بەسەرکردنی هاوڵاتیەکی کورد لە تاران، گواستنەوەی ڕەزام جەدی بۆ نەخۆشخانەی شاری سنا و میلیتاریزەکردنی شاری زاهێدان لەلایەن حکوومەتەوە. درێژەی هەواڵەکان. درێژەی دروستم نووسینی لاوانی شۆڕژگەری کوردستان و ئێران بۆ پشتیوانی لە ئارمیتا. لاوانی شۆڕژگەر لە شارەکانی کوردستان و ئێران بۆ پشتیوانی لە ئارمیتا گۆڕاوەند، دیوارەکانیان بە دروشمی دژە حکوومەت نەخشاند. بە پێی هەواڵی گەیشتوو کشان و کوڕانی ئازادیخوازی شارەکانی پیران شار و ڕەشت و چەند شار لە بەلوچستان بۆ پشتیوانی لە ئارمیتا گەڕاوەند و تەواوی ژنانی تێکۆشەری ئێران دیواری شارەکانیان بە دروشمی دژە حکوومەت نەخشاند و ناڕزایەتی خۆیان بەرامبەر جنایەتەکانی ڕژیمی ئیسلامی نیشاندا. پشتیوانی دایکی ژینا ئەمینی لە نەرگز محەممەدی چالاکوانی مافی مرۆڤ. ڕۆژی هەینی 14 مانگی ڕەزبەر موژگان افتخاری دایکی ژینا ئەمینی لە چاوپێکەوتنێک لەگەڵ تۆڕی هەواڵی NRK نۆروێژ پشتیوانی خۆی لە نەرگز محەممەدی چالاکوانی مافی مرۆڤ دەربڕی. موژگان افتخاری دایکی ژینا ئەمینی لە وەڵامی بەخشینی خەڵاتی ئاشتی بە نەرگز محەممەدی وتی شانازی بە نەرگز محەممەدی دەکەین. دایکی ژینا هەروەها ڕایگەیاندکە نەرگز محەممەدی هێمای ئازایەتی و شەرەفی ئێمەیە و هەروەها باسی لەوە کردکە لە ئێران هەزاران ژنی وەک نەرگسمان هەیەکە هێشتا لەژێر ئازار و شکنجەی ڕژیمی ئیسلامیدان. ناوبراو بە ئاماژەدان بە گرنگی خەڵاتی نۆبێلی ئاشتی وتی ئێستا ئەبێت هەنگاو بۆ ئازادکردنی ناوبراو لە زیندان بنرێت. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری سەرشی. ڕۆژی هەینی 14 ڕەزبەر فایەغ عەلی محەممەدی لە کاتی کۆڵبەری لە یەکێک لە سنوورەکانی سەرشی و بە چەقەی ڕاستەوخۆی هێزە چەکدارەکانی ئێران بریندارکرا. بە پێزانیاریەکان فایەغ عەلی محەممەدی هاوڵاتی خەڵکی سەقز لە کاتی کۆڵبەری لە سنووری بەسامی سەرشی و بە چەقەی ڕاستەوخۆی هێزەمنیەکانی ڕژیم بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. جێگەی ئاماژەیەکە لە 6 مانگی ڕابردووی ساڵی 1402 تا بە ئێستا بەلانی کەم 85 کۆڵبەر لە سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە چەقەی ڕاستەوخۆ سەرما بردووی کەوتنە خوارەوە لە بەرزایەکان و تەقینەوەی مین بریندار و گیانیان لەدەستاوە. دەست بەسەرکردنی هاوڵاتیەکی کورد لە تاران. ڕۆژی هەینی 14 مانگی ڕەزبەر مەسعود ئەمیری لەلایەن هێزەمنیەکانی ڕۆژیمەوە بەبێ بەڵگەی قەزایی لە شاری تاران دەست بەسەرکرا. بە پێڕاپۆرتەکان مەسعود ئەمیری تەمەن 47 ساڵ و خەڵکی شاری سەقز کە ڕۆژی ڕابردوو بامبەستی گەشتکردن سەردانی شاری تارانی کردبوو بەبێ هۆکار لەلایەن هێزەمنیەکانی ئەو شارەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیارە ڕاگوێزرا. جێگای ئاماژەیەکە بەدوەداچوونی بنەماڵی ئەو بەندکراوە تا ئێستا هیچ ئاکامێکی نەبووە و کە سوکاری نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. گواستنەوەی ڕەزام جەدی بۆ نەخۆشخانەی شاری سنا. ڕۆژی سێشەممە 12 مانگی ڕەزبەر ڕەزا ئەمجەدی چالاکوانی کرێکاری خەڵکی سنا بەهۆی نەخۆشی دڵ بۆ نەخۆشخانەی ئەو شارە گوازرایەوە. ڕەزا ئەمجەدی ئەنجامی کۆمیتێ هەواهەنگی بۆ دامەزراندنی ڕێکخراوەی کرێکاری و خەڵکی شارۆچکەی حەسەناوای سنا بەهۆی نەخۆشی دڵ بۆ نەخۆشخانەی تەوحیدی ئەو شارە گوازراوەتەوە و ئێستا دۆخی تەندروستی ناوبراو جێگیرە. میلیتاریزەکردنی شاری زاهیدان لەلایەن حکوومەتەوە. ڕۆژی هەینی 14 مانگی ڕەزبەر بەدەیان ئۆتۆمۆبیلی سەربازی ڕەوانەی شارەکانی بەلوچستان کرا و هێزەکانی ڕژیم لە شەقام و کۆڵانەکاندا جێگیر کران. بە پێوێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە دەیان ئۆتۆمۆبیلی سەربازی و کەرەستەی نیزامی
لە پارێزگاکانی دیکەوە ڕەوانەی زاهیزان کراوە. ڕژیمی جەنایسکاری کۆماری ئیسلامی لە ترسی سەرهەڵدانی دووبارەی خەڵکی ئازادیخوازی بەلوچستان شەقام و کۆڵانەکانی پڕ کردووە لە هێزی سەرکۆت، بەڵام خەڵکی بوێر و ئازادی بەلوچستان لە شارەکانی خاش، پێشین و جالق پاش نوێژی هەینی ڕۆژانی سەرشەقام و دروشمەکانی مەرگ بۆ خامنەئی، مەرگ بۆ بەسیجی و مەرگ بۆ سوپاییان بەرز کردەوە. کۆبوونەوەی بنەماڵەی دادخوازان لەسەر مەزاری موحسین موسەوی لە تارۆم. بنەماڵەی دادخوازانی زەنجان ڕۆژی هەینی 14 ڕەزبەر لەسەر مەزاری هەمیشە زیندوو موحسین موسەوی لە شارستانی تارۆم کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەرەکانی گرت. موحسین موسەوی تەمەن 30 ساڵ و خەڵکی شارستانی تارۆمی سەر بە پارێزگای زەنجان لە ڕێکەوتی 16 ڕەزبەری ساڵی ڕابردوو بە تەقەی هێزەکانی ڕژیم لە شاری تاران گیانی لەدەستا. ڕۆژی هەینی و لە ساڵیادی گیانەدەستانی ئەو گیان بەخسکردووی ڕێگای ئازادی و بەرابەری بنەماڵەی دادخوازانی شۆڕشی ژینە لەسەر مەزەری ناوبراودا کۆبوونەوە و بەڵێنگیاندا درێژە دەری ڕێگای پڕ لە شانازی بن. دووە هەواڵ کوژران و برینداربوونی 75 کەس لە هێرشی سووریا بۆ سەر ئیدلب. لە ئەنجامی هێرشی هێزەکانی دەوڵەتی سووریا بۆ سەر بنکەی هێزەکانی ئۆپۆزیسیۆن لە پارێزگای ئیدلب 13 کەسی مەدەنی کوژران کە 5 کەسیان ژن و منداڵ بوون. بە پێزانیاریەکان هێزەکانی سووریا بە تۆپ و موشک هێرشیان کردووەتە سەر بنکەی هێزەکانی ئۆپۆزیسیۆن و لە کامدا 13 هاوڵاتی مەدەنی کوژران، هەروەها 62 کەسی دیکەش بە سەختی بریندار و ڕاگوێزی نەخۆشخانەکراون کە باری تەندروستی بەشێکیان ناجێگیرە. جێگەی ئاماژەیەکە هێرشەکانی دەوڵەتی سووریا پاش هێرشە پەهبادیەکەی ڕۆژی ڕابردوو بۆ سەر کۆلێژی نظامی لە شاری حۆمس ڕوویدا کە لەو ڕووداوەش 225 سەرباز و ئەفسەر کوژرا و بریندار بوون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا، کاتێکی خۆش بۆ هەمووتان.